ئەو کاتتاماش هاوڕێیان هەمووداک ئاگادارن کە ماوەیە چەند ساڵێکە یەکێک لەو چالاکوان و کەسایەتیانەی ئەوروپا مەکی ئامێدی بەردەوام کەوتۆتە بەر ئەرهاب دەستەیی و ئەرهابی ئەلکترۆنی و فشار لەسەری لە نوێترین هەنگاوی ئابروبەرانەدا دوێنێ کارمەندێکی نەک کارمەندێکی بەرپرسی پەیوەندەکانی بارگای بارزانی بە شانازیەوە لە سوسیال میدیای خۆی دەنووسێت کە ئێمە فەیسبووکی مەکی ئامێدیمان سوتاند. ئەوەش تاوانێکە و دەلالە لەوەی دەکاتن کە چەندە ئەوانە شانازی بەکارە قێزەوەنەکان دەکەن. لەم بارەوە دەمانەوێت لەسەر ئەو مێژوەی ئەو چەند ساڵە هاوکات پۆلێک لەو دەنگە ئازادانە بۆ یعنی لە ئەوروپاوە کەوتونەتە بەر هەڵمەتی داخستنی پەیجۆ ئەکاونت، هەڕەشەی جەستەیی، هەڵمەتی ناوڕاگەیاندن لە کەدارکردنی کەسایەتیان لەگەڵ بەڕێز کاکمەکی ئامێدی گفتوگۆ دەکەن. ئەو کاتت باش کاکمەکی؟ ئەو کاتت باش کاقادر، چۆنیت باشیت؟ فازڕێت خۆشبەختانە تا ئێستا سەلامەتی چکو هەر ڕۆژە جێمان لە هەواڵێک دەبێت ئەهامەکی تیرۆر کرا، ئەها پەیدی سوتێنرا، هەوڵی ماڵیان هەوڵی سوتانی ماڵیاندا، هەوڵی ناردنی خومبەلەیان بۆ داد لەم ئەوروپایە. ئێستا بەسڕ چۆنە؟ وڵی کاک قادر ئەو خەباتێک کە ئێمە دەستمان پێ کردووە لە هەر لە بیداتمان زانیوە کە تووشی هەموو هێرشێک دەبینەوە، هێرشی جەستەیی، کۆمەڵایەتی، ئەلکترۆنی، ئیتر تاکو دای ئەوە بریش بە تەنیانیم هەر هەمووتان تووشی ئەو هەرشانە بوونە و ئەو هەوڵانە بوونە. بۆیە من دەڵێم ئەو خەباتێک کە ئێمە دەستمان پێ کردووە خەباتێکی زۆر سەختە، ئەبێ چاوەڕوانی هەموو شتێ بکەین و ئامادەین کە بەرامبەر ئەوانە بۆسین بە هەموو توانایەکی ئێمەوە تا ئێمە لە ژیاندا مابین. یعنی ئێمە کۆڵ نادەین، ئێمە ناوەستین، ئێمە بە هەموو جۆرێک ئەو خەباتە بەرداوای پێ دەکەین، چونکە دەهان کەسی وەکی ئێمە، سەدان کەسی وەکی ئێمە پێش ئێمە گیانیان بەخشیوە لە پێناوی دیموکراسی، ئازادی، سەربەخۆیی، لە پێناوی کەرامەتی ئینسانی کورد، لە پێناوی نیشتیمانێکی ئازاد و ئەوانش وەک ئێمە بوون و خەڵک بوون و دایک و باوکیان هەبوو، خێزانیان هەبوو، منداڵیان هەبوو، بەڵام قەزیەکان خستە پێش دەمیان و پێش چاویان، بۆیە ژیانی شەخسی لەلایەک و خەباتی نیشتیمانی کە ئارمانجی سەرەکی هەمومانە ئەبێ لە پێشمان بێ و نابێ کۆڵ بدەینەوە. بەڵێ کاکمەکی دیارە ئەگەر سێکن نزیک ملیۆنە کوردی باشوور لە ئەوروپا هەیە، یان سەدان هەزار کورد هەیە، بۆی چی ینی بەشێک ژمارەیەکی زۆر کەممان ئەگە سیرکەین ڕوبەڕووی هەوڵی تیرۆر بووینەتەوە لەو ئەوروپایە، ینی لە ئەوروپای بەدەگمەن خەڵک توش دەبێت، مەسەلەن ڕوبەڕووی هێرشی جەستەیی دەبینەوە، مەسەلەی هێرشی ئەلکترۆنی دەبتەوە، یعنی خۆخەر ئێمە نین خەبات دەکەن، خەڵکێکی زۆری تێکۆشەر لە ئەوروپا خەبات دەکا، کاروسالاچی دەکا، دەنگکەڵ دەبڕێت، بەس بۆ پێش شەش کەسێکی زیاتر کەوتونێتە بەر، یعنی بەخۆ دەزانە ڕۆژە لە دانیشتنێکدا بووین لە 6مان 5مان ڕوبەڕووی لێدان و هەوڵی تیرۆرکردن بووینەوە. هۆی چییە؟ بەس ئەو نوخبەیە ئەو پێش شەش کەسە کەوتونەتە بەر هەڕەشەی جەستەیی و هەوڵی تیرۆرکردن. خەڵکی تریش خەبات دەکا. بەڵێ قادر، من لێرە من بەهای هیچ حالەکەوانێک و هیچ خەباتکەرێک کە لە دەرەوەیە کەم ناکەم، بەڵام ئەوەیە هەیە بەردێکی بچووک هەڵدەگرێ فەیدەزەتام دەسەڵاتە هەیە، دوو بەرد هەڵدەگرێ هەیە، پێش شەش بەرد هەڵدەگرێ هەیە، وەک ئێمە بەردێکی زۆر گەورە هەڵدەگرێ فەیدەدا. ئیتر عەرەبی هەیە فەعل و ڕەدفەعلەکە، یعنی ڕەدفەعلی دەسەڵات بەرامبەر ئەوەی کە بەردێکی بچووکی تێدەگرێت لەوانە ڕەدفەعلەکان کەمتر بێ، بچووکتر بێ، بەڵامی کە زۆر ئازاریان دەدا زۆر گەورەتر بێ. یعنی خۆ دیارە ئەو بابەتەی کە ئێمە دەستی بوو دەمەین بابەتی زۆر 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 ترسناکن بۆ ئەوان، بابەتێکن کە ئەوان بەڕاستی ئازاریان دەدا، یعنی وان لێکردوون کە ئەوانیش هەموو ڕێگای بگرنە بەر دژی ئەو کەسانەی کە زۆر بڵێن
تۆ درەون لە خەباتی خۆیان دژی ئەو سیستەمە. هەڵبەت ئەوانەی لە ئەوروپا خەڵکانێک هەن چالاکوانن، ینی من ڕێزم بۆ هەرهەمویان هەیە، من ناڵێم ئەوانە هیچ نین و ئێمە زۆر گەورەین و بووە بۆ ئێمە دێن. نەخێر، من مەسەلەن من چەند برادەیەکی بەدینان جارێک ینی هەوڵیاندا لەگەڵ قسە بکەن کە بۆ هەر خۆم بێمە پێشەوە، وتم باشە من بابەتی لایفەکانی خۆم ئامادە دەکەم، پێشکەشی هەر کەسێک دەکەم کە بێت لە جێگای من ئەو بابەتەرە پێشکەش بکە. یعنی من ناڵێم ئەوان ترسان، بەڵام وتیان کاکە ئەمە زۆر قورسە بۆ ئێمە، جارێ ئێمە لەو مەرحەلەدا نیم بچین وەک ئەم بابەتەنە پێشکەش بکەین. ئەوتم کەواتە بە گووری ینی قەبارەی خۆتان، ینی ئامادەی و حازری خۆتان دەتوانن بابەت پێشکەشکەن. من ئەم بابەتانە پێشکەش دەکەم، من ناتوانم بچم بابەتێکی ئاسایی باز بکەم. من یان ئێوە یان ئەو برادرانەی کە تووشی هەڕەشە دەبن هەوڵ دەدەن شتی هەستیار بکەن. مەسەلەن ئەو برادرانەی لەندەن کە ئەو هێرشەی کە بە هێلکەیان کردە سەر مەسرور بارزانی، ئەوە کارێکە بە هەموو کەس ناکرێت بەڕاستی. یعنی ئەوە کارێکی قەهرەمانانە بوو کە کردیان، شتێک بوو ینی دەنگی دایەوە و هەموو کەسێک ناتوانێت ویشە بکە. بوونم من ئەو بابەتەرێکە جەنابەت یان کاکڕەشدەر یان من یان ئەو چەند کەسێکە بە بەردەوام هەڕەشە مادێ لەسەری بابەتی وا هەستیان کە خەڵکی نزیکی ئێمە خزم و کەسی کاری من کە نزیکی من ناوێرن مەرحەبا بکەن، ناوێرن لە ئەوروپا نەم ناوێرن مەرحەبا بکەن. ینی ئەوەندە بابەتی هەستیارن. کاکمەکی باشە بۆ یعنی سەبەبی چییە؟ خۆ هۆی چییە کە دەسەڵات ئەوەندە تەنگ کاتێک کە تۆ ئەو بابەتانە باز دەکەین؟ یعنی ئێمە زیادە شتێکی تێدا لە چاو خەڵکی تریش ڕەخنە دەگرێت، قسە دەکات، یعنی تێدا وا دەکاتن. خۆی چەندی جار پەیوەندیان بە ئێمە کردووە کارکە ڕەخنە بگرن، باسی حکومەت بکەن، باسی گەندەڵی بکەن، بەڵام تکایە توماری دەنگەکانی ئێمە بڵاو نەکەنەوە، تکایە ئەو ڤیدیو وێنانە بڵاو نەکەنەوە، چیمان پێ بڵێن بڵێن، بەس ئەوە نەکەن. من قەناعەتی منی شخصی ئەوەیە لە هەستیارترین بابەتی ئەوان کەسیە لێ بدەیت، چونکە ئەوانە هیچ زمانێکی تر نازانن، ئەوانە زمانی گوڵ و ڕەخنە نازانن. ئەبێ لە قودسیەتی ئەو بنەماڵە بدەیت، لە قودسیەتیان بدەیت، لە پیرۆزیەکانیان بدەیت. ئەوان دەهان ساڵە وا پێشانی خەڵک دەدەن کە ئێمە خەڵکێکی مەلایکەتین، ئێمە لە مەرتەبەی ئەستەغفرەڵڵا پێغەمبەر و خواین، ئێمە واین، بەڵام کە من دێم بووگەنەکانیان باز دەکەم، کە من دێم بەرپرسی کۆمەڵایەتی مەسعود بارزانی کە براکەیان نیهاد بارزانی دەهان ساڵ بەرپرسی کۆمەڵایەتی بوو، کێشەی خەڵکی حەل دەکرد، کێشەی دەڵام چی دەکرد؟ دەهان توماری هەتکبەری فەزاحەتی ئەوم بڵاو کردەوە کە دیار بۆ قسەکانی ئێمە دەماوت ئەمە کەسێکی بێڕەوشت، ئەمە کەسێکی وایە، بەڵام بە دەنگ و ڕەنگ شتمان بڵاو کرد. ئەوە بوو یعنی دەنگێکی زۆری داوە لە ناو خۆیاندا، ئەوە بوو بابەتێکی زۆر گەورە. هەروەها تومارە دەنگەکانیان کە ئەوان دەهان دەستگای سیخوریان هەیە، دەهان دەستگای پاراستنیان هەیە کە فەخری پێوە دەکەن ئێمە ئەختراق ناکەین، ئێمە کەس ناتوانێت نزیکی ئێمە بێ پاراستن، وایە و دژە تێڕۆر ئەمەیە، بەڵام دەرچوو بەرپرسی پاراستنی ئەوان کە کوڕەکەی مەسعود بارزانی وەیسی بارزانی توماری دەنگی ئەوم بڵاو کردەوە کە قسە دەکات، هەروەهایی سەرۆکی هەرێمم بڵاو کردەوە، کوڕەکەیم بڵاو کردەوە، یعنی بەرپرسی سوپایەکی بارزان کە مەنسوور بارزانیە توماری دەنگەکانی ئەومان بڵاو کردەوە. ئەمە وامان نێکرد کە ئەوان هیچ بڵێن دەستگای کاکمەکی پرسیار لێرە دروست دەبی. یەک خەڵک زۆر دەڵێ بۆ مەکی ئامەدی بەز سەماڵی بارزانی ئیش دەکاتن. دوو ئەو تۆمارە دەنجیانە دەوڵەتێک چێ دەیدات، یعنی چۆن بەدەستی دەکەویتن. دوای ئەو دێمەسە پرسیارش کەژە سەر مەسەلەی ئەو بڵاوکردنەوەی تۆماری دەنجافرەتەکان. وەڵامی ئەو دوو پرسیارە بدەم کاکادەر، یعنی بۆ مەکی ئامەدی بەس بناماڵەی مەسعود بارزانی گرتووە و
قسە دەکەم من بە خەڵک دەڵێم من بەوانە دەڵێم کە ئەو پرسیارە منێ دەکەن ئایا دەسەڵاتی کوردستان سەدا حەفتەی بەدەست پارتیان پارتیلیان دەسەڵاتی کوردستان داهاتی کوردستان بەشێکی کەمی بەدەستێکێتیە بەشێکی کەمی بەدەستێکێتیە ئێمە 70% ئەو دەسەڵاتی کوردستان بەدەست بنەماڵەی بارزانیە کەواتە ئەبێت و لە سەرەکە بدەیت من بچم ئێرش بکەمە گۆڕان یان یەکگرتو کە وەزیرێکی ئەوقافیان هەیە یان حەمەی حاجی محمود کە نیو کورسی ئەدنان پەرلەمان هەیە ئەوە بە خەڵکی تر بکە بە ئەوانە بکەن کە میان ڕەون من ئەچمە سەرەکە من لە سەرەکە ئەدەم من قەناعەتم بەوە هەیە کە لە سەرەکە بدەم ئەبێ ئەو سەرە بشکێ ئەو سەرە نەمێنێت تاکو کوردستان ڕزگار دەبێت تاکە و خەڵکی کوردستان ڕزگار دەبێت ئەوە وەڵامی پرسیارەکەی یەکەم و پرسیاری دووەم ئەگەر دووبارەکە لەبیر بچبوو بوورە ئەو تۆمارە دەنجیانە چۆن دەگاتە تۆمارەکەەکان زۆر سافە ببوورە کاکمەکی زۆر سافە یەکلانیە هەردوو لایە یعنی ئەڵێن ئەو اختراقەی زۆر گەورەیە چ ناو پاراستن بێت دەوڵەتانی ئەقلیمی دەدات بە تو یعنی ئەو تۆمەتانەدا ڕاستە دەکرێتن من نزیکەی 100 دقەی تۆماری دەنگیم بڵاو کردووە کە تەلەفۆن لەگەڵێتی دەکەن هەیە کەسێک توماری دەنگیم هەیە کەی خۆیانە لە دەرەوەی کوردستان قسەیان کردووە لەگەڵێک بە تەلەفۆن بڵاوم کردەوە هەیە کەسێک لە ئەوروپایە کەسێک لە کوردستانە هەیە هەردووکیان لە کوردستان ئەو تومارە دەنگیانە تەبعاً بە تەلەفۆن قسە لەگردووە ئەوە هیچ کەسێکی ئەحتیادی ناتوانێت ئەو دەنگانە پیا بکە ئەوە ڕاستیەکە ئەوە من ڕۆبەڕۆی پرسی دەستگای فەرمی ئێرەش بووم کە ئەو دەنگانە لەکوێ دێن چونکە ئەو دەنگانە هەواڵگری ئەلمانی و ئەوروپی و ئەمریکی مەبەستا یعنی بەڵێ کە ئەم دەنگانە لەکوێ دێن چونکە ئەم دەنگان تۆمارە دەنگیانە تەلەفۆناتە و ئینسات لەسەر کراوە گیراون یان پێکازوزی ئیسرائیلی ئەو پرۆگرامە ئەبێک هەدبێ یان ئەبێت دەوڵەتێک بێ هەندێک پرۆگرامی تر هەیە بتوانێت ئەو دەنگانە ڕیکۆردیکەی منیش ئەوەی ڕاستی بێ چۆن باوانە وت ئێستش ئەوە دەڵێم ژمارەی نەناسراو ئەو دەنگانە بووم دەنێرێ ژمارەیەکە نەناسراوە کە ئەو دەنگانە بووم دەنێرێ دوای ئەو ژمارەیە نامێنێ دەبڕێ منیش نازانم کێنە مهم من وەک چالاکوانە کە ئەو دەنگانە بووم دێت تەدقیق دەکەم ئەمانە کێنە خۆ زۆربیان ناسی بەدەنگ ئەمە کێیە ئەگەر نەشی ناسین من پەیوەندیم هەیە لەگەڵ بارزانەکان لەناو بناماڵە خەڵکم هەیە بۆیان دەنێرم ئەڵە کێ ئەمە چۆنە چۆنیە چونکە بەتایبەتی ژن من نازانم کام ژنامەی کێیە پێم بڵێ ئەمە فلانە ژنە فلانەیە و هەندێک جار کە قسە دەکەن باسی مێردی خۆی دەکە باسی دەستگیرانی خۆی دەکە باسی برای خۆی دەکە دەزانی چ ژنێکە ناسی یان پیاوەکاریش هەمووی دیارن من دەڵێم ئەو ژمارانێک کە بۆم دەنێ ژمارەی ناناسراون نازانم کێنە بەڵام بۆم دێن ئێستاش نزیکەی 2 ساعتیشمەیە کاکڕژدەر ئاگادارە یان 2 ساعتی تری نزیکەی 120 دقەی ترم هەیە دەنگ ئاخرش حەزەکە ئێعلانی کەم بۆ هەموو خەڵکی کوردستان کە لەم نزیکانە تۆمارێکی دەنگی سەرۆکی هەرێم بووم دێ لەگەڵ ئافرەتێکە جارێ نەهاتووە بەڵام بۆم دێ ئەو ژمارانە کە پەیوەندی دەکەن مەسیجێکیان نووسیوە کە تۆمارێکی دەنگی سەرۆکی هەرێم لەگەڵ ئافرەتێکە بۆ دەنێری لەم نزیکانە بۆم بێت من یەکسەر بڵاوی دەکەم و غرامی بێ یان شتی نۆرماڵە غەرامیە وای من جارێ بووم نهاتەوە بەڵام وای وت وا باسی کرد ینی سەرۆکی هەرێم گەنجە و عاشقاتیش دەکات یان بکە دووەم یان ژنیەکەم تەلاق دە کەسێکی تر بێت ئەوە گەنجەکان ئەزمون لە سەرۆکی هەرێم وەگرن خۆشی جوان زۆر دەکات وای نازانم لەوانەش نەینێرێ بەڵام وتی هەیە بۆ دەنێرین کاکمەکی ڕخنەیە زۆر لە تو دەگیرێ کە کاکمەکی دەست لە بۆ شتی پریڤاتی بەرپرسەکان دەبا و زۆر باس لە مەسەلەی ژن دەکاتن کۆمنتاری چییە لەسەر ئەو ڕخنانەی ڕوبەڕوویەوە بەشێک ببوورە بەشێک لەوانەیە ڕخنە دەگرن خۆیان زیاتریان گوتێ بەس مەسەلەن تۆ کەوتێ بەر ئەو سەهمە من شتێک کە دەکەم من بە قەناعەتەوە دەکەم لای من پێشەکی کەسێک کە تاوانێک بەرامبەر خەڵکی کوردستان بگات چ ژن بێ چ پیاو بێ نابێ بڵێ وڵی ئەمە ژنە قەی ناکە
باسی نەکە و شەڕەفە و ناموسە و عیبە و کومەڵەتی نەخێر من ئەو بەهاراتە کە پێوەری دەکەن من بەکاری ناهێنم ژم بێ یان پیاو بێ کە دزی کرد کە گەندەڵی کرد کە کەسەر حسابی خەڵکی کوردستان طیارەی تایبەتی هەبوو سەفەری $100,000 سەرفی کرد و دەهان سیارەی هەبوو بە دەهان کیلو ئاڵتۆنی هەبوو تاغمی ئەڵماس بە $9 ملیۆن بکرێ لەسەر پارەی خەڵکی کوردستان کە سڵتەی مێردەکەی بەکاردێنێ بۆ پەیداکردنی ئەو پارە لای من ئەوە پریڤات نییە ئەوە هیچ سنوورێکیشی نییە بڵاوی دەکەم بەبێ ئەملا ئەولا ئەوەی بەمن بڵێ ئەوە کارێکی خراپە ئەوە قەناعاتی خۆیەتی ڕێزی لێ دەگرم من دەڵێم یعنی بڕۆن سەیری وڵاتانی جیهان بکەن زۆرجار سەرۆک و وەزیرێک ژن بووە ژن بەڵام خیانەتی لە وڵاتەکەی کردووە دزی کردووە گەندەڵی کردووە گرتیوانە حکومیان کردووە دەریان کردووە ئیتر ژن و مێرف ئەبێ ئێمە ئەو شتانە نەبین هەردووکیان مرۆڤن مرۆڤیش قابلی ئەوەیە کە دەسەڵات بەکاربێنێ بوو شتی خۆی شەخسی ئەوە خاڵی دووەم ئەوانەی لە مەجای سیاسەتە کار دەکەن و دەسەڵات وەردەگرن و وەزیر بن پەرلەمانتار بن مەکتەب سیاسی حزبێک بن لە ئەوروپادا لە ڕۆژ ئاوادا ژیانی شخصیان نییە بڵێ ئەوە ژیانی شخصیە وڵام وێنەکەی بڵاو نەکەوە وڵات دەنگەکەی بڵاو نەکەوە لێرە ڕۆژنامەنووس هەیە ئەچێ $10,000 سەرف دەکە خۆی دەشارێتەوە یەک لەقتە یەک شوێنی مەسئولێکی حزبی یانی حکومی چ ژن بێ چ پیاو بێ کە بیگرێ و بڵاوی کەتەوە و پارەی پێوەرگێ پێی بژی لەوانە دەستیشی نەکەوێ بەڵام $1,000 سەرف دەکە ئەوە زۆر شتێکی طبیعیە و هیچ عیبێکی تێدا نییە ئەوانەی وا دەڵێن منیش پێیان دەڵێم ئەی شەرەف و ناموسی خەڵکی کوردستان ئاوا ئەرزانە ئەم مەسئولانە گاڵتەی پێ دەکەن و تەعەدای لێ دەکەن یعنی سیرکە دەهان کچ و ژنی کورد کوژراوە کە گوایە مەسەلەی شەرەفە خۆیان چۆن تەعەدا لەکرێت دوای کوشتویانە ئەی بوو باسی ئەمانە ناکەن ئەی بوو باسی ژنێک یان کچێکی هەژار ناکەن کە هەژارەکەی بەکاردێن و پارەی دەدەنێت تەعەدای لە شەرەفەکەی دەکەن نەک تەعەدا هەر بەکاری دێن ژنێک کچێک دەچە وەستایی دەگرێت کە برسێتی ئیشی نییە یەکەم جار تەعەدای شەرەفەکەی دەکەن اینجا تەعینی دەکەن ئەگەر ژنەکە ژنی شای خۆی بەدەست نادە طبعاً ئەی بوو باسی ئەم شتانە ناکەن کاک منتهیم لە یاسای ئەوروپا و دەبین هەموو حزبێک سیاسی هەموو ژن پیاو کە دەبێ سیاسی تر حساب ناکرێەوە ژنەوە عەقڵێ دەچێەوەیە قابلی لە ئەلفی لۆیایی یعنی لە ناخواردنی خۆیان و منداڵەکانیان هەموو دەژێت چاودێری نەبەرێت وڵاتن نەکەر ئەوان وەرزشوان ئەکتار وەنیان کەسێک دەبێتە ئەندام پەرلەمانیان وەزیر حسابی بانقی کراوایە هەموو کەسێک ببینێ چی دێتەکەن و چی دەڕوا بەس کاکمەکی ڕەخنەیەک لەوە دەتوێت هەندێک لەوانە غرامیات بڵاو دەکەیەوە لە پێ یاساکانی ئەوروپا دەجوڵێەوە مەسەڵەن هەندێک لەوانە باس لە سکس دەکەن باس لە ڕابواردن دەکەن بەڵێ کاکە ئەوانە سیرکە ئێستا بڵێن لە عائلەی مەلەکی لە سوێدیان لە بریتانیا کوڕێکیان یان کچێکیان غەرامیەتێکی نەشەرعی هەبێ نەشەرعی واللهی هەرچی کەناڵی ئەوروپیا بڵاوی دەکاتەوە ئەوە دژیاسانیە لەوانەیە ئەمیرەیەک یان ئەمیرێکی عائلەی مەلەکی هیچ سڵتەیەکی نەبێ بەڵام سیفەی ئەمیری هەیە سیفەی ئەمیرەی هەیە خیانەت لە مێردی بکە یان خیانەت لە ژنی بکە ڕاستم بێ ڤیدیو بێ دەنگ بێ هەر هەموو ئیعلامی ئەوروپی بڵاو دەکەتەوە و ئەو کەسەی کە یەکەم کەس بڵاو دەکەتەوە دەبیتە میلیونێر دەوڵەمەند دەبێت چونکە هەموو قەناتەکان لێی دەکرن یعنی ئەوە کەی مەمنوعە بوو مەمنوعە کابرا هەیە پلەی سیاسی هەیە پلەی حزبی هەیە وەزیرە یان شتێکە کوڕەکەی تەلەفۆنی بوو دەکە ئەڵێ سەعاتێکی 300,000 بکڕم بۆ ڕەفیقەکەم لە عید میلادەکەی بڵاوکردنەوەی ئەوە شتی شخصیە ئەو 300,000 لەکوێ هێناوە کاکە ئەوە لەکوێ هێناوە بۆ من فەسحی نەکەم ئەوە بەڵگەنە ئەوە دەلیلن کە ئەمانە گەندەڵن هەمووکەرین بەڵگایەک بدۆزینەوە کە ئەمانە گەندەڵن لە بانقێک لە شوێنێک زۆر زەحمەتە چونکە هیچ هینێک نانن دەستێک نارە لە کوردستان وایە
کاکمەکی ئەمیرە دیانە باشترین نمونەیە ینی هەرچە ئەمیرە دیانە ئەوەی کە کۆچ کامیرە لە دووی بوو لەگەوەی علاقی هەیە لەگەوەی سیکسی کردی هەمووش دەکەتە سەر ئەوەی لۆ لەبەر ئەوەی کەسێکی پۆپیلار یەک لەو من لێرە نمونەیەک لەو خەڵک دێن مەچکو ڕوبەڕووی زۆر ئێمەش دەبێتەوە سەرۆکی پارتی کریستین دیموکراتەکانی سوید دەگە هاوسەرەکەی جیابەوە دوو سێ ڕۆژ بێت چۆ دیسکۆ بە ماشێت یارە گەورەی ئافتون بڵادێت نووسرا ئیبا بۆش دەیەوێت لە دوو پیاوەک دەسوڕێتەوە باشە ینی بەجددی کاکمەکی بچینە سەر خاڵشکە ئەو گروپە لە ئەوروپا جگە لەوەی ڕوبەڕووی گرتن کوشت هەوڵی تیرۆر بوونەتەوە هاوکات ئێستا ماوەیەکە جەوێک دروست کرادانەوێت لە کەدار بکرێن لە کاتێکدا بەشی هەرە زۆر یعنی ئەوانە قوربانین تۆمەتیان و دروست دەکرێت جگە لەوەی دەسەڵات هەتا هەوڵێک هەیە کە کەسێتیان لە کەدار بکرێ وا پیشان بدرێ ئۆپۆزیسیۆن پەرتەوازە بووە و ئێمە بەشەچین لەو ئەوەیە کۆمیتاری تو چی لەسەر ئەوەی کاکمەکی ئەزای چۆنە کاک قادر یەکشت بڵێم ئەو چارەکوانانەی کە لە ئەوروپا دەژین یعنی حتمەن خاڵی هەڵبەشمان زۆرە لەگەڵ یەک عینەن وەقتە خلافاتیشمان هەیە ئەو خلافاتان من بەتەبیعی دەبینم و خلافات ئەزای چۆنە خلافات یعنی بەداخەوە من دەڵێم خلافات لەسەر شتی ئەوەیە کە یعنی وەکوتم کەسێک ئەتوانێت بەردێکی بچووک فڕیدە کەسێک ئەتوانێت بەردێکی گەورە فرێدە حتمەن ئەوی بەردی گەورە فرێدە دەنگی زۆرتر دەبێت لەوانە ئەوانی تر توزێ بەدڵیان نەبێ یان حەسوودیەک بێ یان شێوازی فڕیدانی بەردەکە بەدڵی نەبێ ئیتر هوکارەکان هوکاری جەوهەری نینە هوکاری زۆر بێمەعنان بەڕاستی پێویست بەو خلافەتە هەمووی ناکە بەڵام بەداخەوە دەسەڵاتیش توانیوە هەندێک کەس دروست بکە بە ناوی چالاکوانی علوچ من پێیان دەڵێم چالاکوانی سەختەچی کە دروستیان کردوون بڕوو چەند مانگێک ساڵێک جوونێ بە دەسەڵات بدە یان ڕەخنەی دەسەڵات بگرە یان خوپێشاردان بکە یا شتێ بکە بەس تاکو بەیە سەر شاشە دوای ئەوە لە فلان و فلان بدە ئەوە زۆر توشمان بوو هەیە هاتووە لەگەڵ من قسەی کردووە بوویتە برادەر و سیقم پێداێت ئەخیرەکەی هاتووە لایفی لەسەر بکردووە قسەی بە منی وتووە یعنی ئەمانە دروستکراوی ئەسڵە دروستکراوی دەسەڵاتن ئەمانە یعنی بەڵام هەندێک چالاکوانیش هەیە تووشی هەڵە دەبێ هەمومان تووشی هەڵە بنە من ئەوان تووشی هەڵە دەبێ لەسەر بابەتێک ئیتر دەبیتە فەوزە خەڵکی نەخۆشیش هەیە دێشتەکە گەورە دەکە حزب هەیە دەستی دەخەتە ناوی گەورە دەکە ئێمە ئازاری و هەموو مەسئولە دەدەین مەسەلەن مەسئولەکان بنە ماڵەکان پارەیەکی زۆر سەرف دەکەن کە ناکوکیەکانمان گەورەتر لێبێن پارەی زۆر سەرف دەکەن کە کەسانێک لە دەرەوەی ئەو کەسانێکە خلافیانە بشتە ناوی شتەکە گەورەتر لێ بکەن یعنی نمونەیەکی بچووکت پێ دەڵێم پێش چەند ڕۆژێک خلافێکی بچووک دروست بوو یعنی من دەڵێم ئێمە هەمومان براینە ینی کاک شوان و کاک ئیسماعیل و کاک ئارام شتێکی بەسیط دروست بوو هەرچەندە ئیتر بابەتەکە کوتایی پێهات و حەزەکەم لێرەوەش بڵێم هەمومان هاوبیری یەکین هاوخەباتی یەکین بینیمان هەندێک کەس چوون هاتن ئەکاونتی فەیکیان دروست کرد بە ناوی ئارام بە ناوی قادر بە ناوی مەکی بە ناوی نەزانم کێ شتیان بڵاو کردەوە کە ئاگەرەکە گەورەتری لێ بکەین خۆشبەختانە ئێمە زانیمان کێیە کە خۆی بە مامۆستای زانکو دانێ چوویتە پەیج و ئەکاونتی فەیکی دروست کردووە و درۆ بە ناوی ئێمە دەکا یعنی ئێمە من یەکسەر کاک ئارام ئاگادار کردەوە کە مۆزۆع چییە کە خەڵکەیە ئەمە ئاگەرە گەورەتر لێ بکە خۆتانش بینیتان زانیتان یعنی ئەم ئەمە بەشێکە لە شەری دەسەڵات کە کەسێک خۆی بە دکتۆر بێنێ بێتە ئێرە فترەیەک خۆی وەک کەسێکی یاخی نیشان بدە و دوای ئەوە بشتە ناو چالاکوانان و مەشاکل دروست بکە و جیاوا قسە بکە و ناکۆکیەکان گەورەتر لێ بکە ئەوە زۆرە کاکمەکی ئەتوو دوایین هەوڵ ئەوە بوو دوێنێ زۆر بەبێ شەرمانە بەرپرسی پەیوەندەکانی بارگای بارزانانی مژدە ڕادەگەێنی کە پەیجی مەکی ئامێدی ماسووتاند
کۆمنتارت چیە لەسەر ئەوەی و پێشووتریژەوەی ئاگادار بین جارش کرد چەند مانگێک پەی ئەکاونت و پەیجت لێ وەرگیرایتەوە ڕێکخراوی نێودەوڵەتی تەداخولی کردیا کۆمنتارت چیە لەسەر ئەو شتانە؟ قادر مەسەلەی ئەلکترۆنی یان هێرشی دیجیتال کە لەسەر ئێمە دەکرێت و تایبەت لەسەر من دەکرێت دەمێکە ئەمە نزیکەی 3-4 ساڵە دەهان جار پەیج و ئەکاونتەکانی من ڕۆشتون گەڕاندومەتەوە ئەوان هەموو هەوڵێک دەدەن کە من لە سوسیال میدیا نەمێنم بەڵام خۆشبەختانە دەهان جۆرە شێوازی سوسیال میدیا نەک فێسبووکە یوتیوبە ئینستاگرامە تیکتۆکە ماڵپەرە هەر هەموو کەناڵ لە هەموو شوێنێک ئێمە لە تویتەر کەناڵی خۆمان هەیە ئەوان زۆر هەوڵیاندا شوێنی تر سەر نەکەوتن یعنی من لێرە حەزەکەم بڵێم بۆ نمونە هەوڵێکی زۆر گەورەیاندا لە مەسەلەی تەفدا پرێس لە یوتیوب یعنی چەندین جار وەستاندیان لەکار چەندین جار چۆن ماڵپەریان دروست کرد کە ئەوان خاوەنی ئەو ڤیدیۆنان کە ئێمە بڵاوی دەکەینەوە نزیکەی 8مان کاک ڕەشدەر وەک پاڵەوانێک وەک قەهرەمانێک شەڕی کرد لەگەڵ ئەوان شەڕی یعنی بڵێن ئەلکترۆنی یان جوابدانەوە ئەخیری یوتیوب گەیشتە قەناعەتێک کە ئەوانە هەمووی درۆبوون کە ئەوان دایان کرد دەهان ماڵپەریان دروست کرد بوو بە کۆپیڕایت لە یوتیوبەکەی ئێمان دەدا ئاخرشت دەکرد ئەرشیفتان ببن هەموو قەپاتی کەن ئاخرشت پێش وابزانم 3 مانگە کاک ڕەشدەر دەزانێ یوتیوب نامەی اعتزار یعنی داوای لێبوردنی لە ئێمەی کرد کە لە زۆر شتە لەگەڵ ئێمەیە هەڵە بووە ئەو کتابە یوتیوب ئەو ئێمە لە یوتیوب و ئێمە ئیزبادێکی زۆر گەورەیە کە ئێمە لەسەر حەقن و ئەوان لەسەر ناحەقن ئەو کتابە بۆ ئێمە ئێستا کە لە یوتیوب ریپۆرتمان لە ئادەن وەک جارانیە یوتیوب تەحقیق دەکات و کەیت چونکە ئەوان بە ناوی فەیک دەهاتن بە ماڵپەری فەیک دەهاتن بەڵام فێسبوک بەداخەوە فێسبوک یعنی من خراپترین مەنەسەی سوسیال میدیا دەبینم فێسبوک یعنی بە پەیجی فەیک بە ئەکاونتی فەیک بە هەموو شتێک دێن ریپۆرتمان لە ئادەن و فێسبوک قبوڵیتی و من وای بۆ ئەچم ئەوان دەستیان هەبێ لەناو لە فێسبوک کارمەندێکیان هەبێ یارمەتیان دە نازانم بەڵام خۆشبەختانە من توانیم کۆمپانیای مێتا یان فێسبوک بیدەمە مەحکەمەی ئەڵمانی و لە بەرلین و ئەوراقەکانمان قبول کراوە چاوەڕێی مەوعدی مەحکەمەین من ئیزباتاتم هەیە کە فێسبوک دژی یاساکانی خۆی ئیشی کردووە بەرامبەر ئێمە دژی یاساکانی خۆی ئیشی کردووە بەرامبەر ئێمە و ئەوە بەڵگەمان هەیە من حەزەکەم ئالێرەش ئاشکرایکەم بۆ هەموو بینەرەکان و بۆ پارتیەکە کە پارە بەو هاکەرە نادەن بەو عەرەب و مەرەب و بیدات کورد بوون دێنە سەر ئەو بابەتی هاکەرەکان یعنی من ڕۆژێک لە ڕۆژان ڤیدیۆیەکم بڵاو کرد ئەویش لەسەر داواکەری محامەکەی من بوو وتم من چی بڵاو دەکەم ریپۆرتێکی بەسیط لێ دەن و ڕەش دەکەن و سزان دەدەن وتی بڕۆ ڤیدیۆیەک بە ئەڵمانی قسە بکە بەس ژمارەکان بژمێرە 1 2 3 10 20 خواویست بزان چی دەکەن من وام کرد خۆشبەختانە دوای 3 ساعت ریپۆرتیان لێدا و ڤیدیۆکان یەکشەم و دووشەمیشی یەکشەم ئەو قسەی عنی هەر ڕقەم و ئەوە نەموت ریپۆرتیان لێدا یەکسەر فێسبوک نامەی نردووتی ئەو ناوەڕۆکی ڤیدیۆی تو دژی پرینسیپەکانی فێسبووکە دژی پرینسیپەکانی فێسبووکە طبعا من تەسویرم کرد کە ڤیدیۆکە تۆمار دەکەم تەسویرم کرد کە بڵاوی دەکەمەوە تەسویرم کرد هەمووی بە ڤیدیۆ کە چۆن ریپۆرتم لێ دەن بەختانە ئەوەی کە ریپۆرتی لەو ڤیدیۆ داوە دەهان ڤیدیۆی تری منی ریپۆرت کردووە و فێسبوک لای بردووە ئەمە لەسەر ئەم ڤیدیۆە مەحکەمەی بەرلین ئەم شتێ قبوڵ کرد کە
بوجداني لقال إما ذكري كفعل أنا ريبورت ما عندك هموي كساني فيكن علوجن وقت مسعود بارزاني كتشون خوي علوجة نازني أصلي لكويها نازني أصل فصل لكوينا نازني كي باوكي أو كاك مكي قال المحكمة ببيوة يعني تسي بصر ديتنا محكمة كاكا ما بس ما ها محكمة كتان زور وقتي زور لما يعني زور نما وأمروش كاك رجدار أقايله دوينش ناما ما نردو محامي هندشتي دعوة كردوا أو خليكي يعني زور نما مهم كيس موضوع كورجيرا نتيجة محكمة أويا كف در أشي فيسبوك هلاي كردوا برامبر بن هلاي كردوا چندین جار أكاونتي من داخرة وهرقبات ودومك سيمك دواي قراندوما توا برقاي معاميها يعني أما نجاريك وندوة ونسيا روزان الرخاوي جيانيش كاك مكي تدخلي جارك جاران روجنا منوساني بسنور چوار مانك اكاونتي من نما اوان بو منيا قراندوا يعني تدخل كاكب يعني امشتاني اوان ده كان براستي ارهابك الكترونيا ما ارهابك الكترونيا ما شوشتي وادا بي شوشتي وادا بي بداخل بلام بيضان ضلين اما سردك وين اخيري شو اما خاوان قضيين اما باور من بقضيه كيا باور من باوي ابي سيستمي حكمراني لكردستان بقوري برو سيستمي كي ديمقراطي انساني كنت ابي ازاد بلغولاته نماني قنطلي وفساد ابي شهر سر بكري اوشتانا نميني بتواني بازادي لغولاتي خبان بجين بويا من ضلي على سر حقين اوان لسر باب كاك ما كي دوان بسيار يعني اساس في ذاك براسي او دو صالي رشكان زور خطر بوا كدوايمي لكاك اسماعيل سيان درا وبدك صدع رفان ديانو وهر بارتينا خريكة بتميتودك لأوروبا وهولي كشتي نكشتن يعني جارك وقنبلة كارتون كان بو هنا وكري بوليسي ألمانيا ويكا وقنبلة بوا لبوتيان أو كدوزاري ديوم آقر لمالد بردن كداعش سيواناكا لا تلاقي منك رنزدر يعني زور شدرو دارك شفان ستسير سر أوي يعني هسبناكي دسرات يكجار ماندي ولا دست أو جروبي بويا يعني والله لا داعش لأوروبا فعالية دكا لك ماندوبا شيد بوا يعني أمن الصلاة ويلاتوا يعني أوا لخدي عائلة مسعود بارزاني ودي أوي أمانة برامبر من دكنو توانيان بيكن نيكيتي ونبكك ونهيش شريكي حزبكي كلها كردمان به ناتواني أوندا ضربة لإيما بدن إيما تشوين ناومالي أوان هين ما ثلاث ما كردن يعني مسعود خوشكي خوي خستا السجن لبرمن كوري خوشكي خو خستا السجن لبرمن مسعود بيش شند روجك كباسم كربش دروش كشي شيخ أحمدي بارزان كدكاتا جني دلوفان إدريس بارزاني برديو 8 ساعات تحقيقي لقل قلت كبيوندي لقل منها يعني واتك شونا يعني خريقة مش كان دتاقي يتر هولي كشتن ما عندن مال سلطان ما عندكن هموشتك ما عندكن مليار واحد كان بلم سيجار هولي تيرور كديم داوا يعني من دوجار فيديو هيا فيديو كقادر بيني وزور برادري تج بيني وكاتشون 2022 آخر شدبو كبوليس فترة لمالم نما وحماك كم أوان أو فرصتان بيني وهاتنا ودوبارة أقول يا مرد مالك من فيديو شو هي كسي معني من كسي نزيكي من فيديو كان ما كيفو خود لبيب نسي بس رخنيك زور دجدرن أنقو هردلين هولي تيرور ماندرا وهيج بلقش بلاو ناكنوا يا أواني كضل خو حاكمنين محكماني أو كسي واضلين او كسي واضله ببيت رسبك لقى من بقري بلاو بكاتا وداس خوشيك اللي مكوعد به من فيديو كشي بيشام دم بلا اعلام بلاو كما وكبوليس بمن طلعه نابي ماتريالي او شتي كوتا دستت فيديو به كاميرا شاف ديري مالا وبشتيان بجهز بكاتش همويان بردوا نابي كسب بينه بو قصيكا بو ليكولينا وخرابه نابي واسب كي نابي بلاوي كيوا من ناشارم ملكشي اوامري بوليس دبم من بقسي شالكوانك علوج يسختي كلاجيرا و ده صلاه دروسي دوم بقسي او ناكم بين بلاوي كموا
من بعقل إيش دكم بعقلي بقانون إيش دكم من ناشم شتيكي عاطفي بكم وبهم بلاوي كم هو ئێمە ئەوەش بەشەکە لە شەڕ ئێستا شەڕێکی قانونی گەورە لە ئەوروپا دەکەین لەگەر پارتی ینی ئەوانیش ئێستاکە دەیان شکایەتیان وازام لە تو کردووە یعنی ئەوەش بەشەکە والله ئێمە هێنامانێتە ئەوروپا يعني سیرکە شێوازی هێرشەکان لەسەر من يعني حەزەکەم ئەوە بڵێم هەرچی خزم و کەس و کار و نزیکە کارم ناوێنن قسەم لەگەڵ بکەن بەعەلەنی ناوێنن بەدزیوان دەکەن بەڵام بەعەلەنی کەس ناوێنن زۆربەی برادەرەکانی منی کۆن زۆربیان نەک هەموویان قەتعی عێلاقەیان کردووە ناوێنن ئەڵێن کاکە ئێمە دەترسین ئەچینە کوردستان بزانن پەیوەندیمان هەیە ناتوانین بچنە دۆک چونکە خەڵک دەگیرێ ئێرهابی پارتی پیشان دەدا ئێرهابی پارتیە بەڵێ ئەمە یەک خاڵی دووەم کە هێرش دەکەنە سەر ئێمە و ماڵ سووتاندن و هەوڵی کوشتن و ئەمەش لە نقطەیەکی تر مەسەلەی ئەلکترۆنی و دیجیتال هێرش دەکەنە سەر ئێمە ئەمە خاڵی سیەم خاڵی تر ئەوەیە کە زۆر جار هەوڵ دەدەن تۆمەت بۆ ئێمە دروست بکەن کە ئێمە پیاوی جاران بە منیان ئەوت پیاوی لاهور دوای وتیان پەکەکەیە دوای وتیان مالیکیە دوای وتیان پیاوی ئێرانە ئێستا دەبکەنە پیاوی باوڵ یعنی هەرچی تۆمە هەیە بۆ ئێمە دروست دەکەن پیاوی فلان و فلان و فلان و فلانی یعنی ئەوە دەرسێکە کە ئەوان هەموو جارێک دەخوێننەوە ئێمە واینە یعنی هەرچی جنێ فرۆشی ئەوروپا هەیە جنێوم پێدە ڤیدیۆ دروست دەکەن پاران دەدەنێ کچێکیان بۆ من دروست کردووە کە کچەکەی من لەگەڵ ئەلبانیەک نازانم چی کردووە من دەهوتێ قژەکەی ڕاکێشاوە کە ئەسڵەن من کچم نییە من دوو کوڕمەیە یعنی دەهان ڤیدیۆان لەسەر کچەکەی من دروست کردووە کە کچەکەی من بێ ئەخلاقە و کچەکە من وایە و پارە سەرف دەکەن کاکەن وڵا کچم نییە ئەوەی من دەناسێ کچم نییە من دوو کوڕمەیە خۆزگا کچێکم هەبە المهم ئەم شەڕە شەڕێکی گەورەیە ئەم شەڕە ئێمە بە بچووکی نابینین ئێمە چەند کەسانێکی ئازادی خواست لە ئەوروپا کە لەژێر دەسەڵاتی ئەو دانین دەتوانین بە ئازادی تا حەدێک حرەکە و خەبات بکەیت توانیمانە ئەم دەسەڵاتە بینە سەر ئەژن و توانیمانە بنەماڵەی بازانی وان لێ بکەین کە وەک جاران نەتوانن خەڵک لە بەهدینان تێڕۆر بکەن کە وەک جاران نەتوانن خەڵک بیگرن گرتنی چالاکوانانی بەهدینان دیار بوو چەند قرس بوو ئەوان چیان بەسەر هات ناتوان هەموو کەسێک وەک جاران بیگرن دەترسێنن تەهدیدیان دەکەن بەڵام ئەو جرئەتیان نەماوە نەخەڵ بکوژن نەخەڵ بڕفێرن نەخەڵک زیندانیکەن وەک جاران ئەو زەمەنە چوو ئەوە نەتیجەی خەباتی من و دوو فڵان و هزاران کەسی وەک ئێمەیە ئەوە نەتیجە ئەو خەباتەیە کە توانیمان چەند گۆڕانکاری بکەین و گۆڕانکاری گەورەش بەڕێوەیە گۆڕانکاری زۆر گەورە بەڕێوەیە ئەمرو فازڵ موتنی شتێکی زۆر گرنگی بود ئاعترافی زۆر گەورەی کرد دیپەی دەکەبوو لە هەولێر وتی هەموو کەس دەیزانی و باسیشان دەکرد کە لە تورکیا زیجار ڕوادا بەڵام کەس دەیدەزانی کەی وتی ئێمەش هەمومان باش دەزانین کە زیلزالێکی سیاسی لە کوردستان ڕوودەدا کەی ڕوودەدا نازانین بەڵام ڕوودەدا یعنی خۆشیان گەیشتن و قەنەعەتێک زیلزالێکی سیاسی لە کوردستان ڕوودەدا تەفروتونان دەکە ئەوە حەقیقەتێکە کاکمەکی من دوای شت ئەوە دەکەم سوپاس دەکەم بە دوای یەک گوتەی گەورەی یەکێک لەو بەرپرسە گەورانەی ماڵی بارزانی دەڵێم بە یەکێکی گوت بووی کاکە وەڵڵایە من دەزانم خەڵکی ناڕازی زۆر خۆشتر دەوێت بە هەزار قەت لە ئێمە زیاد ئەمە باش گەیشتینە قەنەعەت یعنی بڕوا بکەن ئەوە قسەی گوتەی یەکێک لە ئەملاقە گەورەکانی ماڵی بارزانێک هە لە باڵا دەستەوەی ئەمە باش دەزانین خەڵک ئەنگۆی خۆشتر دەوێت لە ئێمە کاکمەکی ئەمە سوپاست دەکەین هەرویستمان زۆر سپاس بە هیوای سەرکەوتن دیارە هەمومان ئاڵای بەرخودانمان بەرز کردیتەوە ئامادەشین یعنی با کەس خۆی تاقی نکاتەوە یا کەس حزب لەن هەرچیشتی خەتەرە کردیان و بۆ ئێمە ئەو بێعەقلیە سیاسیانەیان کە ئێستا گەیشتەوەی بەرگە ناگرن لە ئەوروپا هەوڵی کاری تیرۆریستی دەدەن کە داعش پەنای بۆ نەبرد یعنی بەڵێ ماڵ سووتاندنی من و ماڵ و خێزانم و مناڵەکان خەوتو بووین سەعات 2 شەو بوو پشیلەکەش لە بیر مەکە بەڵێ دوو پشیلەش مای ئەوانش لە ماڵەوە بوون یعنی کەڵەکە خەبەر بوو ئادانی داعش پەنای نەبردی ئەوە تاوانێکی زۆر گەورەیە و هەڵوێستەی جددی لەسەر کرایە
بۆ ئێمە بەسەرێک باشە ئەو بێعەقڵیە سیاسیانە دەکەن چکو ئەگەر ئێمە دوژمنێکی عەقڵمان هەبی ئەوەیان ناکەین. زۆر زۆر سوپاس دەکەم کاک مەکی کاسمان کردی هەویسمان ئەو هاوڕێیان ئەوە باز بکەین کە گەیشتە ئەو دەرەجەی بە ئاشکرا بارەگای بارزانی دێت شانازی بە سوتە بە ئەرهابی ئەلکترۆنی دەکات. سەرکەوتن وەک خۆتان کە بەردەوام لە تەبلیغ دەکات. سەرکەوتن. زۆر سوپاس بۆ کاک ڕەزەریش کە وەختێکی باشی لەگەڵ ئێمە سەر لە بواری ئەلکترۆنی. شەوتان شاد.